بەسەراتێکی خۆش هەیە ئەمیرێک هەبووە سەرکردەیەکی مسلمانان هەبووە ناوی بەشیری شەهابی بووە. بەشیری شەهابی خزمەتکارێکی هەبوو، حیمایەکی هەبوو، سکرتێرێکی هەبوو. ڕۆژێ پێی وت دەوری نیۆڕۆ بوو، وتی وەڵڵاهی قوربان ئەم نیۆڕۆی حەزت لە چییە؟ وتی وەڵڵاهی حەزم بۆ باینجان چووە. کابرا دەستی کرد بە تعریفی خواردنی باینجان، وتی قوربان هو سەید المەئکولات، خوا بەرەکەت بخاتە خواردنی باینجانەوە، بەخوا سەرۆکی هەموو خواردنەکانە، گەورەی هەموو خواردنەکان باینجانە، لەحم بلا شەحم، ئەوە گۆشتە، هەر خوا لە زیاتی گۆشت دایناوە، گۆشتە و بەڵام گۆشتێکی تەندروست چونکە چەوری زیان بەخشی پێوە نییە. سەمەکم بلا حەسەک، کوڕە خۆ قوربانەوە باینجان هەر نەک گۆشتی ئاسایی، گۆشتی ماسیە، گۆشتی ماسیە و بەڵام خوا ڕەحمی کردووە دڕکی تێدا نیە و ئێسقانی تێدا نیە. یەئکل مەقلیە وەیوکەل مەشویە، بە سوورەوە کراوی دەخورێ، بە کوڵاوی دەخورێ، بە برژاوی دەخورێ، یاخوا قوربان عافێتت بێ خواردن هەبێ بەس باینجانە. وەڵڵا کابرای پاشا وتی بەڵام وەڵڵاهی من هەفتەی ڕابردوو خواردم، سکم پێی ئاوسا سکم پێی دێشە. هەر یەکسەر کابرای خزمەتکار و سکرتێر گۆڕا، وتی هەی لەعنەتی خوا لە باینجان بێ. کوڕە قوربانەوە کەی خواردنە؟ لعنة الله على الباذنجان ثقيل غليظ نفاخ، ئەوە خواردنێکی قرس، خواردنێکی ناڕەحەت، خواردنێکی تند، خۆ دەڵێی بەردە، ئەوە کەی خواردنە؟ هەربی خۆی دەڵێ بەردت خواردووە لە سکتە، ئەوە سکت پێی داوەسێ هەموو ڕیخۆڵەکانت تێک دەدا، هەی نەفرەتی خوا لە باینجان بێ. کابرای سەرکردە پێکەنی وتی وەڵڵاهی سەیرە، کورە خۆ تۆ ئێستا بە ماسی بێ دڕک و بە گۆشتی بێت چەوریت دادەنا، ئەمە کوێ ڕاوا سوڕیتەوە؟ تی قوربان من ئەوە نازانم، أنا خادم الأمير لا خادم الباذنجان، من خزمتكاري باشام، من خزمتكاري باینجان نیم، تۆ بڵێ بەڵێ دەڵم بەڵێ، تۆ بڵێ نەخێر دەڵم نەخێر. میلەتی قوربەسەر ئەو میلەتەیە سەرۆک بڵێ چی دەڵێ قوربان جەنابت ڕاز دەکەی، حەد دەقەی دوای پەشیمان بێت وەڵڵاهی قوربان دیسان هەر ڕاز دەکەی. نوێژی سەهوو ئەوەی پێوتین هەر کەسێک با لە خۆشت گەورەتر بێ، زانی لە شوێنێکە هەڵەی کردو دەنگێک، بەڵام بە ئەدەبەوە، بەڵام ئەتەکێتی ڕەخنەگرتنت هەبێ لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبوو بە هەرە، هەڵەکەشیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستنیشان کرد لەم شوێنەدا، ئەوە نەبوو کە شەریعەت دیاری کردووە.